هەولێریش کۆتا ڕۆژی پێشەنگای محەممەد ڕۆستەم زادەیە کە چەند ڕۆژێک لەمە پێشی شاوکارانمان بە سوپاسەوە بابەتێکیان بۆ ئامادەکردبووین لە ئەمبارەیەوە جا ئەم پێشەنگایە لە 16 مانگە و دەستی پێکردبوو ئەمڕۆ کۆتا ڕۆژی پێشەنگاکەیە و هاوکارمان قارەمان جەوهەر بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە نێو پێشەنگاکەەوە لەگەڵمانابێت و قارەمان سڵاوت لێبێت و کۆتا زانێرەکان لای تۆیە قارەمان سڵاوت لێبێ. بەڵێ سڵاتان لێبێ و کاتتان باش. بەڵێ ئەمڕۆ کۆتا ڕۆژی پێشانگای شێوەکاری یاخود پێشانگایەک تایبەتەی هونەرمەند نامۆیە دیارە لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوو تاوەکو ئێستان پێشانگایە بەردەوامی هەیە وەک لە دیمەنەکانیش دەبینن، یعنی جیاوازی ئەم پێشانگایە ئەوەیە کە شێواز و ستایلی هونەرمەند دیارە لە تابلۆکانی میوانی من دەبێتن زانیاری زیاتر سەبارەت بە تابلۆکانی و ئەو پەیامانەی کە لە دوایی کێشانی تابلۆکانی و پەیامە هونەریەکانی بۆمان بازەگاتن. کاک نامەوە کاتت باش لە کاتت دەگرین ببوورە پێشانگایکی تایبەت و جوان و سرنجڕاکێشە ئەگەر باز لەوە بکەین شێوازی ستایلەکەت، ینی ئەو شێوازەت هەڵبژاردووە جیاوازتر بێ لە هونەرمەندانی ترەوەی کە دەبینین لە پێشانگاکان. شێواز و ستایلی کاری من زیاتر لەسەر ئەکسپەرسیۆنە ئەکسپەرشن، یعنی وروژانی دەرونیە تعبیریەتە، ئەو شتش سەرچاوی لەوە گرتووە، یعنی ئەم مەسلەی ئەنفال و کۆمەڵکوژی کە بەسەر گەلەکەمانە هاتووە گشتی ئەمانە کاریگەری بووە لەگەڵ وروژانی شخصی خۆم دەرونی خۆم و ئەم تابلوانی کە من لەم پێشانگایەدا پێشکەشم کردووە لە ڕاستیە بۆیە لە مانشێتی بڕۆشورەکەشم داوا نووسرایە کە بەرهەمە نەبینراوەکانم. ئەوانە ئەو کارانە بوون کە من هەڵم نەبژاردون هەر لە ماڵێ ما بوونەوە، ئیتر بوون بە مەجموعەیەکی زۆر بە دەورمەوە وتم بە خەڵکیش بێبەش نەبن لە بینینی ئەو کارانە. ئەگەر باز لەوە بکەین لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوو تاوەکو ئێستا پێشانگاکەت بەردەوامەوەی کە پێشوازیشی باش لێکرا لەوانەوەی کە هاتن سەردانیان کرد، ئەنی بڕیارت داوە ینی پێشانگاکەت ببیتە شوێنی تر یاخود لە هەولێر بەردەوامی پێ بکەی بۆ پێیکە بەشێک لە هونەرمەندان لە ماوەی چەند ڕۆژێکی کەم یەک بۆ دوو ڕۆژ پێشانگا دەکەنەوە پێشانگاکەیت و چەند ڕۆژێک بەردەوام. بەڵێ تەمان دیارە پێم خۆشە کە لە سولەیمانیە پیشان بدرێت، لە دهۆک پیشان بدرێت، لە زاخۆ پیشان بدرێت، بەس ئیمکانیاتی ئەو شتم جارە نییە. دەنام لەوانەیە بڵم زیاتر لە 100 تا بڵم ئێستا ئامادەیە کە بە هەر کام لەو شارانە بەتایبەت بۆ سولەیمانیە کە زۆرم پێخۆشە ئیشەکانم بەرم پیشانی بدەم. باز لە بەکارهێنانی ڕەنگ بگەێنەوەی کە لە تابلۆکان دەبێنرێ زۆربەی ڕەنگی زەق و دیار ینی بەکار هاتووە لە تابلۆکانت، ینی پامێکی لەوەی کە وەک لە وێنەکانی دواوەش دەبینی ڕەنگی سووری زۆر تۆق دیارە بەشێک لە ڕەنگەکانی تریش بەهەماشە لە تێۆری ئەکسپەرشنی ڕەنگدا، ینی و هەروەها لە تێۆری ئەکسپەرسیۆنی هێڵدا بەتایبەت لە ئەو کەسانی وەکاری دەربڕین خوازی دەکەن سوود لە ڕەنگەکان دەبینن بۆ دەربڕینی هەستی خۆیان. مەسەڵەن سوور معنایەکی تایبەت دەبەخشێ، شین معنایەکی تایبەت دەبەخشێ. ئەگەر ئەوانە لای یەکتری بن دروست وەکو چی وەکو ئەلفابێتێک کە تۆ مەسەڵەن ئاو وێ بێ دەبێتە ئاو مەسەڵەن فڵان بێ دەبێتە وشەیەکی دیکە دروست دەکات و ئەحساسێکی دیکە دروست دەکات. ئەو ڕەنگانە ژەگەر لە تەنیشتی یەکتر و پەنای یەکتر بن پەیامێکی تایبەت بە خۆیان دەبێ. ئێمە لەسەر ئەوانە کارمان کردو وەکو ئاکادمی، دوایەوەش کە خۆمان دەرباز بووین لە ئاکادمی و دەبی بە خۆت بە هونەرمەندێکی هین ئەو ممارسەیە زیاتر و زیاتر و زیاتر دەکەی. لەبەرەوە من ئەو کارانەی کە ئێستا دەیبین و لە بەرچاوتانە کە لە پێشدا ڕەنگەکانە دوایی بەرەبەرە بووە بەچی بە هێڵ و ئەوە لە ئیشاڵە لەو پێشانگانی کە بەم زوانش دەیکەمەوە کارە نوێیەکانمە زیاتر زەق دەبێت و زیاتر بەرچاو دەبێت کە من گرنگی بۆ ئەکسپەرسیۆنی هێڵ دەدەم. ئەو وێنانێکە لە دواوە دەیبێنە نەگەر باز لە یەشێک لە وێنانە بکەین ئەوەی کەسێک کە بێت بۆی باز بکەیت ئەو وێنێ باز لە چی دەکەوەی کە زیاتر بە شێوەی هێڵکاری دیارە هەنێ ڕەنگەکان زاڵە. ئەو سێ کارم یێنەمە کارە نوێیەکانە کە ئەمە گوزارە بۆ ئەو کارانی وە دەمەوێت لە مانگی دایە 11دا پیشانیان بدەم. بەڵام ئەگەر چونەمانە هێندێکشیان با یەکشتان ئەرز بکەم وروژانی لەحزەیی منە، یعنی جاری وایە خۆشم نازانم چیم کردووە، بەڵام چون بەکراندیم ئەوەی وا لە مێشکۆکی مندا هەیە هەر دیسان مەسەلەی زۆڵم و ستەمێکە کە لە کورد دەکرێ هەر بۆ شێوەیە دیسان پیشان دەدرێتەوە، یعنی ئەو ستەمەیە
جا ئەوستەمەستەمێکە کە بەسەر منی وەکو تاکیشدا دێت وەکو هونەرمەندێک و چ بەسەر کۆمەلگاکەمدا بێت یعنی هەردووکیان هەر یەکە هیچ فەرق ناکە مەسەلا ئەو تابلۆ سوورەی سەرێ دیسان مەسەلەی جەنۆسایدە یا ئەوەی دیکەیان کە مەسەن مرۆڤێکە کە داماڵدراوە کە خۆمم تابیر لە خۆمە دیسان منێکم تاکێکم تاکێکی کوردم لەناو کۆمەلگای کوردیدا و ئەو زڵمە وەکو زڵمێکی مزاحف بەسەر مندا دادەبارێت دیسان تەواوی ئیشەکانم باس لەو ئازاری و مەینەتیەکە کە بەسەر گەلەکەم بەڵێ قارەمان جۆر لێمانە پرسیارمەوەیە کە ئەمڕۆ بۆ تا ڕۆژی پێشانگاکەتە پامیشی ترت هەیە وەکو هونەرمەندێک من تاوکەس ینی دەتوانم بڵم بەڕاشکاوی من لە یەکەمینەکانی هونەری پۆستمۆدێرن بووم لە ئێراندا یعنی یەکەمین کەسم کە هونەری ئینستەلیشنم ئەنجامداوە لە تاران بە ماوەدی ڕێدیمەیت یعنی ئەو ماوەدانەی فرێ دەدرێت و ژینگە پیس دەکات وەکو ماوەدی پلاستیکی مدەتێ لەسەر کاری پۆستمۆدێرن کارم کردو ئێستا ئەو کارانم کە دەیبینن گەڕانەوە بۆ ئوسلوب و شێواز و ڕێبازی ئەکسپەرشنە یعنی ئەو کارانم دەچێتە خانەی پاش پۆستمۆدێرنیسم یعنی ئەوەندە دەتوانم ئەرستم بەڵێ قارەمان بڵاویان کردوێتەوە کە ئەم شەو لە کۆتا ڕۆژی پێشانگاکەیانە دیبەیتێکیان هەیە هونەرمەندان کۆبنەوە لە شوێنی پێشانگاکە ئەگەر زانیاریمان بۆ گریت لە هونەرمەندنامەوە دیبەیتەکە چێن ئەوانی کە بەشدارە بن لە ئەو دیبەیتەیە و گفتوگۆ لەسەر چی ئەکرێت؟ بەڵێ مامۆستا هاوکارم ڕۆن پرسیاری وەی کرد ینی عادەتەن لە دوای پێشانگاکان دیبێت دەکرێت گفتوگۆ دەکرێت ناو هونەرمەندان ینی هیچ شتێکی وا هەیە ئێوە وەکو چەند ئەوانەی کە بەشداری دەکەن وەڵا کۆمەڵی لە هونەرمەندانی گەنجن هەروە بە دەوریەکەوە کۆ دەبینەوە هەر لێرە لەم شوێنە و هندێک ینی باس و نقاش دەکەین لەسەر بارودۆخی هونەری و زیاتر لەسەر ئیشەکان بە بژین و سەرفەراز بن بە خێراتنتان دەکەن بەڵێ ڕۆنەوەی کە بینیتان مامۆستا نامۆش کە باسی کرد وەک یەکێک لە هونەرمەندە شێوەکارە دیارەکانی کوردستان ینی پێشانگاکەی پێشانگایەکی تایبەتە وە ستایل و شێوازی وێنەکانی دیارەکە ئەو ستایلێک کە خۆی هەڵبژاردووە ساڵانێکی زۆرە کاری لەسەر دەکات نەبڕۆ کۆتا ڕۆژی پێشانگاکەی بوو و کەمێکی تر ئەو دیبوت و گفتوگۆیی کە لە نێوان بەشێک لەو هونەرمەندانەی کە ئامادە دەبن لێرە گفتوگۆ لەسەر وێنەکان دەکرێتن و قسەش لەسەر بواری هونەری و شێوەکاری دەکرێت کە لە داهاتوودا هونەرمەندان چۆن کار بکەن بە تایبەت ئەوانەی کە لە کۆتا ڕۆژی پێشانگاکە ئامادە دەبن دەبێت ئاماژە بۆ ئەوش بکەم پێشانگایە لە گەلەری کەونارە کراوەتەوە لە هەولێر لەگەڵ ئەوەش کە پەیمانگای گۆتا پاپشتی کردوون وەکو لایەنێکی وەکو ڕێکخراوێکی نێودەوڵەتی کە ساڵانە لە هەرێمی کوردستان و لە بەشێک لە پارسەکانی تری عراق هاوکاری هونەرمەندان و بەشێک لەو لایەنە هونەری و کەلتوریانە دەدات کە لە ناوچە جیاجیەکان بەڕێوە دەچێتن و ئەمەش وەک باسم کرد ماوەی چەند ڕۆژێک بەردەوام بوو ئەمڕۆ کۆتا ڕۆژی پێشانگاکە. بەڵێ سوپاس بۆ تۆ قارەمان کە بە شوێکی ڕاستەخۆ لە شاری هەولێرەوە لەگەڵمان بوویت ئەوەی گرنگە هەر کارێکی هونەری لە هەر شوێنێک بکرێت مایکی کورتسات و بەرنامەی کورتسات مەگەزین لەوێ بێگومان ئامادەی هەیە و سوپاس بۆ تەواوی هاوکارانمان لە شاری هەولێری ئازیزەوە کە کۆتا ڕۆژی پێشانگاکەی هونەرمەند نامۆیان بۆ گواستینەوە.